تا ئێستا حکومەت هیچ هەنگاویکردەیی بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی نەناوە. بۆردی ڕێکخراوە ژینگەیەکانی سلێمانی هەڵەبجە لەسەر چربوونەوەی وشکە ساڵی و کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی کۆنفرانسێکیان ساز کرد. لەو کۆنفرانسەدا بەوردی باز لە هۆکار و چارەسەر و کاریگەریەکانی وشکە ساڵی و کەمبوونەوەی ئاوی سەرزەوی و ژێرزەوی کرا. پسپۆڕێکی جوگرافی سروشتی دەڵێت ئەو گۆڕانکاریانەی بەسەر ژینگەدا هاتوون جیهانین و کاریگەری لەسەر وڵاتانی خۆرهەڵات زیاترە، بەڵام پارێزگاری نەکردن لە ئاوی سەرزەوی و چێرزەوی وای کردووە کاریگەری وشکە ساڵی لە وڵاتانەدا چڕتر بێتەوە کە ئاو زیاتر بە فیڕۆ دەدەن. ئەوەی کە ئێستا هەیە ناتەندروستەکە وەیە زوو دووبارە بێتەوە و ڕێژەی بارانەکە کەمی کردو پلەی گەرمی بەرزەوە بوو. بەرزبوونەوەی پلەی گەرمیش وشکە ساڵی زیاد دەکات. لە دوای ڕاپۆرتی نەتەوەی کورتەکانەوە هاتووە بە 1 پلەی سەدی بەرزبوونەوە لە دەریای ناوەڕاست ئەبێتەوەی کە 100 وشکە ساڵی ئەگەری ڕوودانی وشکە ساڵی زیاد بکات. ئەوەی کە نەتەوەی کورتەکان ئاماژەی پێێتەوە تا ئەم دقیقە 0.85 پلەی گەرمی بەرزەوە، بەڵام هاوینی ئەم ساڵ گەرمترین هاوین بووە لە ماوەی 140 ساڵی ڕابردووە لە باکووری زەویە و هاوینی وا دەگمەن نەبووە بۆ پێشبینی کراویش بۆ بەرزبوونەوەی پلەی گەرمی زەویە. بۆیە ئەگەری هەیە زۆر ناوچەی جیهان تووشی ڕوبەڕووی کارەساتی گەورەتر بنەوە لە داهاتوە، چونکە ئەو گازە پیسکەرانی کە لە هەوادا هەن لە توانای پاکردنەوەی ژینگە تێپەڕی. بۆردی ڕێکخراوە ژینگەیەکانی سلێمانی هەڵەبجە دەڵێن لەسەر ئاستی حکومەت بایەخ بە بابەتی وشکە ساڵی و دەرهاویشتەکانی نادرێت. هیچ پلانێکیش بۆ ڕوبەڕووبوونەوەی نەندراوە. لە کاتێکدا دەبوو چەندین توێژینەوە و سیمینار و ڕێگە چارە بخرایەتە ڕوو بۆ بەرگری لە بەفیڕۆنەدانی ئاو و پاراستنی. بەنیازین لە دوای کۆتایی هاتنی کارەکەمان کە بەڕێ سەرۆکی دەستی پاراستن و چاکردنی ژینگە ئامادەیە، نوێنەری وەزارەتی کشت و کاڵ، نوێنەری پەرلەمانی کوردستان و کۆمەڵێ بەرپرسی باڵای حکومی لێیە. بەنیازین دوایەوە ڕاستپاردەیەک بۆ لایەنە پەیوەندیدارەکان زیاتر وەکو پێشنیار بۆی کە حکومەت ئەم ڕێکارانە بگرێتە بەر بۆ ئەوەی ئەگەر خوانەکردە ساڵی داهاتوو هەمان گرفت هەبوو حکومەت بتوانێت کۆمەڵی ڕێگای چۆنەڵێ بەپەلە بگرێتە بەر بۆ چارەسەرکردنی بەشێکی ئەگەر بەشێکی کەمیشی بێ. لە سەرتاسەری جیهاندا پلەی گەرمیگۆی زەوی بە ڕێژەی لە سەدا 0.85 بەرز بۆتەوە، بەتایبەت لە ساڵی ڕابردووەوە کە وشکە ساڵی بێبارانی زۆربەی وڵاتانی جیهانی گرتەوە. توانەوەی بەستەڵەکەکانی باشووریش باشترین نمونەیە و هۆشداریەکی مەترسیداری ژینگەییە. بەڵام لە کوردستان تا ئێستا هیچ بایەخێک نەدراوە بە پاراستنی ئاو کە سەرچاوەیەکی گرنگی ژیانە. ڕامیا ڕوسمان، کەناڵی پێام، سلێمانی.